الوقاية خير من العلاج. خۆپارێزی خێرترە، چاکترە، باشترە لە چارەسەری. وەزانایان هەر کەسێک کە لەم بابەتە ورد بۆتەوە گەیشتۆتە ئەو قەناعەتەی کە ئەگەر دینارێک لە خۆپارێزیدا سەرف بکرێ کاریگەری و سوودی زیاتر دەبێت لە هەزارەها دینار بۆ چارەسەری. تاوەکو بەڵانە هاتووە خۆپارێزیکردن لێی لەوانەیە ئاسان بێت، بەڵام کە هات و تووشت بوو هەڵگرتنی و لابردنی قورس دەبێت. بۆی براکانم ئەم قسەیە حەدیث نییە و ئایەتیش نییە، الوقایەة خەیر من العلاج، بەڵام کۆمەڵێک ئایەتی قورئان و فەرموودەی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵاتو وەسەلام دەلالەتە لەسەر ڕاستێتی مانای ئەم قسەیە. خوای پەروەردگار لە قورئانە پیرۆزەکەیدا پێمان دەفەرمێ ولا تقتلوا أنفسكم، أي مسلمانان أي ئیمانداران خۆتان مەکوژن و یەکتر مەکوژن. بۆچی؟ چونکە إنما المؤمنون إخوة، مسلمانان برای یەکترن، کە تۆ برایەکی مسلمانی خۆت کوشت وەکو خۆتت کوشت بێ ئاوایە. ولا تقتلوا أنفسكم، نفسی خۆتان مەکوژن. زانایانی تەفسیر دەفەرمون دوو مانای لێ وەردەگیرێ، یەکەمیان ئینتیحارە، ئینسان خۆی بکوژێت، دووەمیشان ئەوەیە کە برای مسلمانی بکوژێت وەکو وایە نفسی خۆی کوشت بێ ئاوایە. و پەیوەندی ئەم ئایەتە بە واقعی ئەمڕۆمانەوە ئەوەیە کە هەمومان دەزانین لە ڕۆژگارێکداین نەخۆشیەک بڵاو بۆتەوە، ڤایرۆسێکی بچووک لە بچووکیدا وەسف ناکرێت. ئەوەی کە پزیشکەکان و مختەبەرەکان باسی لێوە دەکەن هەموو ئەو ڤایرۆسەی کە تووشی خەڵک بووە ئێستا لە جیهاندا ناگاتە یعنی چەند کیلۆگرامێک، ناگاتە چەند کیلۆیەک، ئەوەندە وردە کەچی هەموو دنیای پەک خستۆ تووشی شەلەلی کردووە. ئەمەش ئەوەمان تێدەگەیەنێت خوای پەروەردگار دەفەرمێ إن الله لا يستحيي أن يضرب مثلا ما بعوضة فما فوقها فأما الذين في قلوبهم مرض فيقولون ماذا أراد الله بهذا مثلا. خوای گەورە نمونە بە مێشولەیەک دێنێتەوە، لەوەش بچووکتر لە مێشولەش بچووکتر. جا ئەوانەی کە دڵ نەخۆشن، ئەوانەی کە نیفاق لە دڵیاندایە دەڵێن ئەمە چییە؟ خوای گەورە باسی شتی بچووک دەکا. ئەمڕۆ خوای پەروەردگار هەموو مرۆڤایەتی تووشی ناڕەحەتی کردووە بەهۆی زۆر سەدان جار هەزار جار لە مێشولە بچووکتر. وما يعلم جنود ربك إلا هو، بۆ ئەوەی کە مرۆڤ هەرچەندە تۆ باڵا دەستبی بزانی لە بەرامبەر خوادا زۆر بچووکیت و لە بەرامبەر بچووکترین جوندی خوادا زۆر بێدەسەڵات و لاوازیت. ئەم نەخۆشیە دەگوازرێتەوە براکانم. طبعاً بە ئیزنی خوایە، هیچ شتێک بەبێ ئیزنی خوا نابێ، بەڵام هەندێک جۆری نەخۆشی هەیە، گواستنەوە و ئینتیقال و عەدوای هەیە. لەوەیە تۆ کە خۆپارێزی نەکەیت ببیتە قاتلی نەفسی خۆت نەپاراست، تێکەڵی ئەو کەسانە بووی کە نەخۆشن و ئەو ڕێنمایانەی کە پێت وتراوە جێبەجێت نەکرد. جا چ ڕێنمایی شەرعی چ ڕێنمایی تەندروستی گوێت پێ نەدا، تووشی نەخۆشیەکە بووی بە سەبەبی ئیهمالی خۆت، ئەو کاتە وەکو قاتلی نەفسی خۆت دەبی براکەم. نەخۆشیەکە دیارە، ترسناچیەکەی لە ئارادایە. بەوەش مەخەڵەتێن براکانم، یعنی وتافاتی سیاسی لێرە و لەوێ هەمووی درۆیە، ئەسڵ و ئەساسی نییە. کوڕە برا، مامی خێزانم ئەمڕۆ وەفاتی کردو بە کۆڕۆنا. وەڵڵاهی کۆڕۆنای بوو، نە درۆ بوو نە هیچ، کۆڕۆنای بوو وەفاتی کردووە لە یەکێک لە خەستخانەکانی بەغدا. خوای گەورە لەویش و لە هەموو مردوەکان خۆش بێت. بۆیە براکانم ڕاستەقینەیە ئەوانەی کە دێن کاکە گیان موچە، بەڵێ کاکە مشتێکی ترە، بەس ئینسانی عاقڵ نایە بڵێ لەبەر ئەوەی موچە نییە، لەبەر ئەوەی زروفەکەمان نازانم گەندەڵی هەیە، ناعەدالەتی هەیە، وەڵا خەڵکی نەدەی با نەخۆشی گوێی مەدەنێ و حسابی بۆ مەکەن. درۆ نییە براکانم، درۆ نییە. و ئەوەش حاڵی بن، حکوومەت دوو جۆر سیاسەتی تا ئێستا ئەوەی من لێی حاڵی بووبم پیادە کردووە لەگەڵ ئەم نەخۆشیە و میلەت. سیاسەتی یەکەمی ئەوە بوو حکوومەت خۆی بە بەرپرس و مەسئول دەزانی، زۆر بە توندی ڕێنمایەکان دەیوت دەبێت جێبەجێ بکرێت، لە ماڵ نەیەنە دەر، مزگەوتدا بخرێت، چیچی دائیرە. دوایی ئەو سیاسەتە گۆڕدرا، جا لەژێر فشاری میلەت بێ، لەژێر فشاری حیزبایەتی بێ، هەرچی بێ، لەبەر سیاسەتێکی حکوومەت خۆی بێ،
حکومت بەرەڵای کردو کەیفی خۆتە دەچیتە مزگەوت دەچیتە دایرە دەچیتە بازار چی دەکەی بیکە نەخۆشیەکەی هێوجا بۆ خۆت چۆن مامەڵەی لەگەڵ دەکەی لەگەڵی بکە براکانم پێویستە وریابین حەدەر بکەین قورئان پێمان دەفەرمێ خذوا حذرەکم خوای گەورە ئەمرمان پێ دەکا یا ئەیها الذین آمنوا خذوا حذرەکم ئەی ئیمانداران حەزەری خۆتان وەرگرن خۆتان بپارێزن لەو نەخۆشیە خۆتان بپارێزن و لە هەموو شتێکیش کە دەبێتە سەبەبی ناڕەحەتی بۆتان ئەمری پەروەردگارە کە خۆمان نەپارێزین گوناهبار دەبین تێکەڵی کردن تەوقەکردن باوەش لە یەکتردان و پاک و خاوێنی ڕانەگرتن ئەوانە هەموو هۆکارن بۆ ئەوەی کە توش بیت ئەو کاتە دەبیتە سەرپێکی کار و تاوانبار چونکە فەرمانی خوای گەورە جێبەجێ نەکرد کە فەرمووی خذوا حذرەکم و هەروەها لەوەشە ببیتە سەبەبی کوشتنی غەیری خۆت ولا تقتلوا ئەنفوسەکم لەوانەیە ببیتە سەبەبی ئەوەی کە کەسانێک بەهۆی تۆوە گوێت پێ نەدا توش بوویت و نەخۆشیەکەت گواستەوە جایا تۆ ڕزگار دەبێ ئەوان توش دەکەی هەردووکتان تیادا دەچن تۆ سەبەبی گوناهباری لای خوای پەروەردگار بۆی بەڕێزەکانم لەسەر حکومەت با نەوەستین چ ڕێنماییەکمان بۆ دادەنێ هەر یەکەمان لە ئاستی خۆمانەوە با خۆپارێزی بکەین حەذەرکردنیش بە دوو شێواز دەبێت ئەو شتەی کە کردنی ترسناکە بۆ سەحەتت خۆتی لێ بپارێزە ئەو شتەش کە کردنی سوودی هەیە بۆ پاراستنی لاشت دەستی پێوە بگرە لە هەر کام لەم دوانە کەم تەرخەمی بکەی ئەوە تۆ گوناهبار دەبی و تووشی لەوەی نەخۆشی بیت و خەڵکیش توشکەیت و پەروەردگاریش فەرموویەتی ولا تلقوا بأيديكم إلى التهلكة خۆتان بەدەستی خۆتان تووشی بە هیلاک چوون مەکەن بە ئەنجامدانی شتانێک کە سەبەبی توشبوونتە سەبەبی تیاچوونتە یا بە گوێ پێنەدان بە کۆمەڵێک ڕێنمایی ئەگەر بیکەی پارێزراو دەبی ئینشاءڵڵا کەچی تۆ گوێی پێ نادەی مەڵێ نەی مامۆستا بۆ هیچت نەکردووە منەوەتە لەم دەرگای هاتوومە ژوورە و لێرەشەوە دەچمە دەرەوە ئێستا نەتەوقە لەگەڵ کەس دەکەم و نە لەگەڵ کەس دەوەستم بەڵام براکانم کە تێکەڵ دەبن بۆ هەر شوێنێک دەچن بەخوا دەستکێش و دەمامک و هەروەها پاک و خاوێنی و لە کاتی پژمەدا خۆت پارێزی زۆر گرنگە دووبارەی دەکەینەوە سێبارەی دەکەینەوە کە ئەم مەوزوعە بە جددی وەربگیرێ بۆ ئەوەی هەم لای خوا گوناهبار نەبین و هەم بە قاتلی نەفسی خۆمان حساب نەبین و هەم بە قاتلی غەیری خۆشمان حساب نەبین خوای گەورە هەموو لایەکمان بپارێزێ والحەمد لله رب العالمین الحمد لله والصلاة والسلام على رسول الله بەڕێزەکانم جێگای خۆیەتی دیسان جوانیەکانی ئیسلام عەظەمەت و گەورەی دینەکەمان دەرخینەوە ئێستا ئەوەی کە تاکیدی لەسەر دەکرێت زۆر بە جددی ڕێنمایەکانی هەموو دنیا دەڵێن بەدەست نەخۆشیەکە دەگوازرێتەوە بە ڕێگای هەناسەدان و دەمولود دەگوازرێتەوە بە قاچیش کە بەناو شوێنێکدا دەڕۆی بە پێی پەتی دەگوازرێتەوە ئەم سێشتە ورن بعد قد دينما يأتي خوي پروردگار يا أيها الذين آمنوا إذا قمتم إلى الصلاة فاغسلوا وجوهكم وأيديكم إلى المرافق وامسحوا برؤوسكم وأرجلكم إلى الكعبين أي خلچينك ويستان نوێژ بکەن ئەوە دەبێ ئێوە دەستنوێژ بکرن دەستنوێژ چۆنە دەبێت دەم و چاوت بشۆیت فەرزە سێ جار سونەتە سێ جار ئەها ئێستا تەرکیز لەسەرەوە دەکرێت زۆر دەست و دەم و چاوت بشۆ دەم و چاوت بشۆ سێ جار و ئاو لە دەم و لوتت ڕادا چونکە بە زۆری بەهۆی چیەوە لە دەم و لوتەوە نەخۆشیەکە دەچێتە ڤایرۆسەکە دەچێتە ناولاشەتەوە و هەروەها دەستەکانتان بشۆن و هەروەها قاچەکانیشتان بشۆن بەڵام مەسحی سەرتان بکەن ئەم عەظەمەتی گەورەی خوا دینەکەی خوا 1400 ساڵ پێش ئێستا ئاەتێک شتێکمان پێ دەڵێ ئەمڕۆ ویقایەیە باشترین ویقایە بگرە جۆرێکشە لە عیلاج چونکە ئەگەر بێت و ڤایرۆسەکە بە دەست و دەموچاو و قاچت کەوت پێ بەو شۆرینە زۆرە سێ جار بیشۆیت ئەوە نامێنێت و دەڕوا ئینشاء الله تعالی لێرەوە دەڵێن ئەی ئەو کەسانەی کە دەڵێن ئیسلام بۆ ئەم سەردەمە نابێ فەرموون ئەی ئەو کەسانەی کە فەلسەفەتان لێ دەدا دەتانوت خەڵک گەیشتە سەر مانگ ئێوەش هەر باسی دەستنوێژ بۆ خەڵک دەکەن ئەوەتە دەستنوێژەکەیە بە فریاتان دێ ئەمڕۆ چونە سەرمانگەکە فریاتان نەکەوت لەو ڤایرۆسە ڕزگارتان ناکەو ناتان پارێزێ هەمووتان گەیشتنەوە سەر بابەتی گەڕانەوە بۆ دەستنوێژەکە یەکێ لە ڕێنمایەکانەوەیە کە با لە مزگەوتەکان دەستنوێژ هەڵنەگیرێ ئەی لەکوێ لە ماڵی خۆتان دەستنوێژ بگرن و وەرن ئێستا ئەو حەدیثە دێتەوە یادمان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام دەفەرمێ من توضأ في بيته فأحسن وضوءه ثم أتى المسجد
هەر کەسێ لە ماڵەوە دەستنوێژ بگرێت دەستنوێژێکی جوان دەست و دەم و چاوت بشۆ اینجا بێتە مزگەوتەوە و نوێژ کات و ئەو هەموو ئەجرەی کە خوای گەورە بۆی پێغەمبەر صلی الله علیه و سلم باسی کردن هەر کەسێ لە ماڵەوە دەستنوێژ ئەمڕۆ ئەوە بە فریاد دێ کە دەی شوێنی دەستنوێژ و شوێنی مەغاسیلەکانی مزگەوتەکان هەمووی داخلی خەڵک لە دەرەوە دەستنوێژ بگرێت لە ماڵی خۆی دەستنوێژ بگرێت پێغەمبەری خوا عەلەیهی سڵام 1400 ساڵ پێش ئێستا فەرمووی زۆر گرینگە دەمامک بکەین بۆچی بۆی کە پژمین پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێی فەرمووین کە پژمی دەست لەسەر دەمولوتت دابنێ بە مەندیلێک بە کلێنسێک بە پەڕۆیەک بە قماشەکات بە جلەکات بۆ ئەوەی ئەو پڕژەیە دەرنەچێت و کە تۆ نەخۆشبی خەڵک لێت نەگرێتەوە بەڕێزەکانم تا نەخۆشی زیاتر بێ گەورەی و جوانی دینەکەمان گەورەتر دەبێ لامان تا علم پێشکەوێت مختبەراتی دنیا و تاقیگەکان و بواری پزیشکی بەرەو پێشتر بڕوا ڕێک دەگەڕێنەوە بۆ سەر ئەوەی کە پێغەمبەری خوا فەرموویەتی عەلەیهی السەڵاتو وەسەلام جا هەیە ئینسافی هەیە و داندەنێ بەو ڕاستیەدا وهەشە بێ ئینسافە وإن يروا كل آية لا يؤمنوا بها ئەگەر هەموو ئاەتی نیشانەشیان بۆ بینی هەر ئیمانی پێ ناهێنن چکە بڕیاریانداوە باوەڕ نایێنن خاڵێکی تری گرنگ هەیە وتمان خۆپارێزی چاکترە لە عیلاج بەڕێزەکانم خۆپارێزی تەنها لە نەخۆشی گرنگ نییە خۆپارێزی لە نەخۆشیەکانی دڵ زۆر گرنگترە خۆپارێزی لە غەزەب و تووڕەبوونی خوا زۆر گرنگترە خۆپارێزی لە جەهەنەم و ئاگرەکەی خوا زۆر گرنگترە پێویستە مسلمانی عاقڵ مرۆڤی عاقڵ هەر وەکو چۆن خۆی دەپارێزێ با تووشی نەخۆشی نەبم خۆشت بپارێزە براکەم لە غەیبەت لە بوهتان لە درۆ لە سوکایەتیکردن بە مسلمان لە ڕق و حقد و کینە بەرامبەر یەکتری خۆتان بپارێزن ئەوە زۆر کوشندەترە بەڵام کێشەی خەڵک زۆرینەی لە چیدایە مصیبەت نازانێ هیچ مصیبەتێکێ جگە لە مصیبەتی دنیا نەبێ ئەگەر پارەکەی کەم بۆ ئەگەر لە تیجارەتی زەرەری کرد ئەگەر تووشی نەخۆشیەک بۆ ئەگەر کەسێکی لێمرد ئای لەو مصیبەتە گەورەی بەسەرم هات بەڵام ئەگەر مصیبەت تووشی دینەکەی بێ بە خەیاڵی دانایەت ئەگەر دڵەکەی پڕ بێ لە نیفاق گوێی لێ نییە ئەگەر شەو ڕۆژ غەیبەتی مسلمان بکە و جنێو بدا و دەم شڕی بکە و بێڕێزی و بێئەدەبی بکە هەروە نازانێ هیچی کردووە شەیطانیش بۆی دەڕازێنتەوە دەزانێەوە خزمەت بە دینی خوا دەکا ئەوە بەلایەوە مصیبەت نییە ئەگەر نوێژی بەیانی نەکا بەلایەوە مصیبەت نییە ئەگەر حرام بخوا بەلایەوە مصیبەت و بەڵا نییە ئەمە کێشەیەکی گەورەی براکانم با بەهۆش خۆمان بینەوە بەهۆش خۆمان بینەوە چۆن ئێستا هەموو مرۆڤایەتی کەوتۆتە ترس و لەرزە دەی خۆمان پارێزین لە نەخۆشیەک ئەو نەخۆشی ئەو پەڕی دەدمرێنێ تەواو کاکە نەخۆش کەوتو مرد بەڵام کە مسلمان بی بۆ بەهەش دەڕۆی ئینشاءڵڵا بەڵام ئەی نەخۆشیەکەی تر کە تووشی ئیمانت بێ نەخۆشیەکەی تر کە تووشی دڵت بێ کە بەرەو نیفاق بتبە کە بەرەو ڕددە و هەڵگەڕانەوە لە دینی خوا بتبە کە بەرەو مەعسیەت و تاوان و کەبائیر بتبە ئەی ئەگەر بەرەو جەهەنەم بتبە ئەو مصیبەتەیان گەورەترە براکەم با هەرچی لێرە دانیشتووە بە منیشەوە هەمومان بە ڤایرۆسی کۆڕۆنا گریمان مردین ئەگەر الحەمدوللا ڕوو لە خوا بین مسلمان بووین ئەو نەخۆشیە بۆمان دەبێتە کەفارەت و ئینشاءڵڵا شوێنمان بەهەشتە خوای گەورە لێمان ڕازی بێ بەڵام بۆرە با هیچ تووشی نەخۆشی نەبی لەشت زۆر ساغ بێ پارێزراو بی ڕۆژ بە ڕۆژ قەڵەوتر و تەندروستتر بی ڕۆژ بە ڕۆژ خواردنت خۆشتر بێ دەسەڵات و پارەت زیاتر بێ بەڵام ئیمانەکە تووشی نەخۆشی و مردن بێ ئەو کاتە قوڕ بەسەرت ئەو کاتە هیچ دنیا دادت نادا ئەمڕۆ یاسپەی هەمووی جێدەهێڵیت دەچیتەوە ژێرەم خاکە بە تەنها نەماڵت لەگەڵە و نە مناڵ و نەحیمایە و نەدەسەڵات و نەخۆشیەکانی دنیا و نەلەزەت و چێژی خواردنی دنیا ئەبەد تەنها کردەوەی خۆت جا بەکردەوەیکی خراپەوە گەڵاویتەوە لای خوای گەورە بۆی براکانم کە دەڵێن الوقایەة خەیر من العلاج با بەس بۆ دنیا بەکاری نەهێنین بەس بۆ لاشە پاراستن بەکاری نەهێنین با وقایە کە خوای گەورە ئەمرمان پێ دەکا یا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ئەی خەڵکینە وقایە بکەن لە خوا خۆتان بپارێزن لە تووڕەبوونی خوا خۆتان بپارێزن لە جەهەنەمەکەی خوا خۆتان بپارێزن لە سەرپێچیکردنی فەرمانی خوا ئەوە گرنگە براکەم زۆر زیاتر گرنگە بەڵام بەداخەوە چاومان تەنها دنیا دەبینێ کە لێمان نزیکە چاومان ئەو دیو نابینێ نە چاوی سەرمان و نە چاوی دڵمان ئەو دیو نابینێ کە زۆر لە نەخۆشی گەورەتر چاوەڕێمان دەکا ئەگەر بێت و تەقوای خوای گەورە نەکەین زۆر لە نەخۆشی ڤایرۆس خراپتر چاوەڕێت دەکا برای مسلمان خوشتی مسلمان ئەگەر بێت و تەقوای خوای گەورە نەکەیت بۆی براکانم با
وقایە خەیر من العلاج هەم لە ڕوانگەی دینمان لە ڕوانگەی دنیامان لە ڕوانگەی هەڵس و کەوت و ڕەوشتمان خۆمان بپارێزین لە هەموو شتێک کە زەرەری بۆت هەیە جا زەرەری بۆ سەرەتا بۆ دینەکەت هەبێ خۆتی لێ بپارێزە یا زەرەر لە دنیاکەت بدا خۆتی لێ بپارێزە زەرەر لە ئاخیرەت و دواڕۆژتدا خۆتی لێ بپارێزە داواکارین لە خوای پەروەردگار بۆ خاتری ناوجوانەکان و صفاتە بەرزەکانی هیدایەتمان بدا زیاتر بۆ دینەکەی و بمان پارێزێ لە هەموو شتێک کە خۆی پێ ناخۆشە لە هەموو شتێک کە زەرەری بۆ دینیا دنیاە دواڕۆژمان هەیە خوای گەورە لە مردوەکانمان خۆشبی و شیفای نەخۆشەکانمان بدەی و ئاخیری ئێمەش خێرکەیت و بەختەوەری دنیا و دواڕۆژمان بکەی یا رب العالمین خوای پەروەردگار لێت دەپاڕێنەوە بۆ خاتری ناوجوانەکانت و صفاتە بەرزەکانت ئەخیرمان خێرکەی سەعید و کامەرانی دنیا و دواڕۆژمان کەیت خوای پەروەردگار وەزعی مسلمانان تێگڕا بەرەو باشتر بەری خوای پەروەردگار ئیمانمان زیاتر و چاکتر و ڕاستتر و دروستتر کەی ئەخیرمان خێرکەی لێمان ڕازی بیت خوای پەروەردگار ئەو کەسانی داوای دوعای خێریان لێ کردوین یا رب العالمین ئەوەی کە داواکاریانە پێیان ببەخشی لەسەر خێر ئەوەی کە لێی دەترسن لێ ئەندور بخەیتەوە بفضل وكرم خوت يا رب العالمين والحمد لله وصلى اللهم وسلم على رسول الله